هەموو خەڵکێکی و تاکێکی ئەم وڵاتە هەمومان دڵتەنگین هەمومان هاوخەمین لەگەڵ باوکی ئەو کیژۆڵە و ئەو کارەساتی کە بەسەر ئەو مناڵایە هاتووە تەدمیرکردنی و ڕوحەقاندنی ڕۆحی و لەناوبردننی ڕۆحی مناڵێک کە مناڵ بکرێت بە کەرەسەی ئینتیقامکردنەوە تۆڵەسەندنەوە لە گەورەکان ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر زۆر ناخۆشە بە هەر هۆکارێک بێ هەشتێک بێت مناڵ نابێت سوکایەتی پێ بکرێت مناڵ نابێت دەستدرێژی کرێتە سەر وەکو خۆتان نەزانن لە هیچ شریعەتێکی یاسایی و ئاینی و لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتیە ئەمە قێزەونترین تاوانە. وەکو خوێندکارانی کۆلیژی یاسا و نوێنەراتی گشتی کۆلیژی یاسا ئەمڕۆ کۆبوونەوە لێرە بە هاوکاری هاوڕەکانمان لە کۆلیژی یاسا بە مەبەستی ئیدانەکردنی ئەو ڕووداوی کە ڕوویاوە و بە مەبەستی ئەوەی کە وەهاکەی سێک لە حاڵەتی دووبارە بوونەوەیە بە شێوازێکی باشتر و مامەڵەی لەگەڵا بکرێت و بە شێوازێک بێت کە لە جێی ئومێدی هەمومان بێت. نارەزایەتی لەگەڵ ئێمەیانە بۆ بەڕاستی وە خۆتان ئاگادار